دەگەڕێمەوە هەولێر سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و هەروەها یەکێتی ڕاگەاندنی ئازاد یادداشتێکی لێک تێگەیشتن و ئاژۆ دەکەن لە هەولێر زەردەشت هەمێ لەو بارەوە لەگەڵم دەبێت و پێمان دەڵێت کە ناوڕۆکی یادداشتەکەیان چۆ بە چ مەبەستێکە. دەمباش گۆلباخشخوا سندیکای ڕۆژنامەوانên Kurdistanê digel yeketiya ragihandina azad ya Rojavayê Kurdistanê ku îmzayeke li hevtîgiştinê encam dane ji bo xizmeta rojnamavanan û di heman çarçoveyê de. Ji bo armanca serekeya vê îmzayê ez ê derbasî cem mîvana xwe bim ew jî Evîn Yusuf hevseroka yeketiya ragihandina azad ya Rojavayê Kurdistanê hal Hewlêrê îmza hatiye serî kirin û îmza hatiye kirin ez dixwazim armanca vê rêkeftinê yan vê îmzayê ji Evîn Xan binasim. Evîn Xan spas ji bo vê derfetê we îmzayek ez bawerim ji bo cara yekem di navbera sendîkaya rojnamavanên Kurdistanê hûn jî wekû yeketiya ragihandina azad ya Rojavayê Kurdistanê we îmzayeke li hevtîgiştinê encam daye. Armanca vê çi ye heger bû me bêhtir zelal bikî. پێشی سلااوڕێ زژوارە شخوا ئەم دەربارەی ساڵێکی تقریبن تێکلیەمە بە سندیکای ڕۆژنامەنووسی کوردستان هەیە ئەنجامی وێنا شخوا ئەف تێکیلی بوون و پەیوەندیەکی چێ بوون ئەم هاتن وێ دەکێ ئەم ئەف وەک بێژە وەسیقاگمە ئەمزە کردیە هەدەفی وێنا زمانێکی درست و پێشەیی بێ هەڵبژارتن یعنی هەمێ دەستگەهی ڕاگەاندنی ئێگل باشوورجی کار دکن و ئێگل ڕۆژاواژی کار دکن ئەم بگهێن ئەنجامێکی گۆ زمانێکی تێکەوە خدمەتا وەک بێژە دۆزا کوردی تێکەوە خزمەتا جواکا کوردی نەدژبەری هەف کار بکن ئەوایە یەکیش تشتێ سەرەکە بوو ئادژیش بۆ چوندن و هاتوونێ ڕۆژنەمەوانە هەم ئێ باشوور کاربن دەرباسی ڕۆژاوا بن بهێسانی ئێ ڕۆژاواژی کاربن دەرباسی باشوور ببن بهێسانی دریا هەردوو سندیکا شوای هەنک مژاری دژی هەنە وەک کۆنفێدراسیۆنێکی کوردستانی چێ ببێ سەر چهار پەرچێ کوردستانی ئەم ڕۆژنامەوانە کۆم بکەن ئەو وەک مەشروعەکیە یعنی ئەمێ هەول بدن گۆ ئەوژی پێک بێ و هەنێک خاڵێ دنجی هەبوون. Evîn xwana eger ez tijmira bêşanda we çend kesan pêk dihat wekû yeketiya ragihandina azad di heman demê de hûn wekû yeketiya ragihandina azad hezir dikin li Hewlêra paytext liqekî ji bo xwe vekiriyan şaxekî. ڕاستی دەرفەت هەبێش ئەم حاضرن ینی ئیجالگۆری پیڤان و تشتێ وەک بێژە زاگونێ لێ دەکێ بکارتێن ئەم کارن ینی دەما دەرفەت هەبێ ئەم حاضرن شخۆش بۆ شاندامەژی ئەم سێ کەسانە ئەز و ئەز ئەڤین یوسف و بانگین سید و ئەم هەردوو هەفسەرۆکی یەکیتیا ڕاگەاندنا ئازاتن عامر مورادژی هەفسەرۆکی سندیکا ڕۆژنامەوانە لە ڕۆژهەلات باکووری سووریەیە ئەوە یا گرێدای حکوومەتی یوسف هەفسەرۆکە یەکەتی ڕاگەاندنا ئازاد بەڵێ گۆلباخ ئەv ئیمزەیە لە هەفتێگەشتنê یادناڤەرا سندیکaya ڕۆژنامەوانên Kurdistanê û yeketiya ragihandina azad ya Rojavayê Kurdistanê hatiye îmzekirin û di heman çarçoveyê de ev giringiya vê îmzeyê ji bo xizmeta ragihandina Kurdî û rojnamawanan e di heman demê de hêsankirina rê di navbera Rojava û Başûrê Kurdistanê de ji bo rojnamawanan. هاوکارم زەردەشت هەمێ لە هەولێرەوە لەگەڵم بووی سپاس.